بەناوی خوای بەخشندە و مێرەبان سڵاوتان لێ بێبینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمرانەمیر خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە ئەم ڕۆژتەوەرێکی تری کۆمەڵایەتی تاوتوێ دەکەین بگومان ئێمە زیاتر لە هەولێر هەوڵمانداوە ئەو تەوەرە کۆمەڵایەتیانەی کە پەیوەستن بە ژیانی تاکبەتاشی ئێمە خەڵک لەگەڵ خەڵک بدوێن بزانین کێشەکانی خەڵک چییە و بزانین لەبەر چی ئەم کێشەیە ڕووی لە هاوڵاتیان کردو ئەویش ئەم جارە ئێستا ئەو تەوەری ئەم جارەیەمان باز لەوە دەکەین بۆچی بەردەوام مرۆڤ ئاوات بە شتانێک دەخوازێ کە نیەتی و قەدری ئەو شتانە نازانێت کە ئێستا هەیەی بۆچی مرۆڤەکان ئەو شتانیان لە بێنرخە کە ئێستا هەیەە بەردەوام لە خەمدان لە پەژارەدان بۆ ئەو شتانەی کە نیانە زۆر جار دەبینین مرۆڤەکان هەبوونە ژیانی خۆیان لە ناو بردیە لە پێناوەی کە نەیانتوانیەوە شتەیە بەدەست بێنن ئەمڕۆ تاوتوێ و تەوەرە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەین بزانی ناخۆ تا چەند ڕەوایە مرۆڤ لە پێناو شتانێکە بەدەستی نەگەیشتووە ژیانی خۆی لە ناو بە ئاخۆ ژیان لە ناوبردن بۆ شتانێکە خۆی گەورە پێی نەبەخشیوی ڕەوایە من تاوتوێم پرسانە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەم لە ئەوان دەپرسم و ئێوەش بینەر و بیسەرمان بن و بەیەکەوە تاوتوێی ئەم باسەیە دەکەین لەبەرچی مرۆڤەکانەوەندە بێقەناعەت بوون لەو سەردەمە لەبەرەوەی لە دین دوورن کاچی من ئینسان ئاوا دەخوازێ بەڵام کە دێ دەستی قەدری نازانێت ئەم کوردستانە بۆ ئێمە ببیان نەبێت چییە؟ هیچ سودێکمان لێ نەبینی ڕەنجی شانی خۆمان نەبێت بلا دەبی خۆی حەوڵدە و چارەسەری کێشەکان بکە ئەگەر ناخەم خواردن چارەسەری کێشە ناکاتە پارە سەرۆت و سامان نییە کاکە لەش ساقی سەرۆت و سامانە چۆنی پرسیارێکمان هەیە بۆچی مرۆڤ بەردەوام ئاوات بە شتێک دەخوازێ کە نیەتی یاخود قەدری و شتانە نازانێ کە ئێستا هەیەی بەڕای و بۆچی ئەنێمە بەردەوام بیر لە داهاتوو دەکەیان بیر لەو شتانە دەکەینەوە کە نیمانە بەخۆی شتەکە سروشتیە یعنی ئەگەر لە ئومێد خواستن بۆ داهاتوو بیتن زۆر زۆر شتێکی تەبیعیە و ئاساییەوە مرۆڤ دەبێ بەرنامەی هەبێتن بۆ داهاتوو بەس ئەگەر ئومێد خواستنەکە بۆی بیتن کاتوو بۆ ئەو شتەی بیتن شتێکە کە لە خەیاڵدا بەیانی نازانی چ ڕووداتن ئێساتی و خۆزگەی پێ بخوازی کە ئەنجامەکەی دیار نییە بەڕاستی پێم وابێ شتێکی بێمەعنایەوە دەگەڕێتەوە زیاتر لۆ و جیانبینیەی ئێستا کەوا مرۆڤ تێیدا دەژێت سەردەمی عەولەمە و پێشکەوتن و ئەو پێشکەوتنەوەی کەوا ئێستا لە دنیادا هەیە یعنی بەردەوام وای لە مرۆڤەکان کردیە هەنگاو بنێتن بەرەو شتێک کە نازانی چیە لۆچی هەنگاو دەنێتنەوە یعنی دەیەوێت شتێک بەدەست بێنێت نازانی خودی شتەکە چیە کە دەیەوێت بەدەستی بێنیتنەوە زۆر جاروا فکر دەکاتەوە دەیەوێت شتێک بەدەست بینی ڕەنگە دڵخۆشی بکاتن بەڵام کە دەگاتن بە شتەکەی حەقیقەتی شتەکە نیە کە ئەو دەیەوێتنەوە ئینسان ئاوا دەخوازێ بەڵام کە دێ دەستی قەدری نازانی یەک لەوان وەکو گۆ دەڵێ ساغیت پێشی نەخۆشیت هەبوونیت پێش نەبوونیت یان مەسەلەن دەبینی بەدینیت پێش بێدینیت ئەوانە ئینسان محاولە بکە لە دەستی نەچوو کە لە دەستە چوو جارشتر ناگەڕێتەوە تێگەیشتی چکە ئینسان چەند خۆشە ئەتوو دەبینی لە دائیرەیەکی لە دایرێکی ئیشت لە بەدەستێک کە ئەو ئیشانت لە بەدەستیە مەسەلەن هەزاران کەسەیە دێتەکنت بە قسەی خۆش ئەو کابرای بەڕێ دەکەی بەڵام کاتێک کە ئەتوو لەو دائیرەی نمای بەڕاو بکە لە زادێ بتبین سەلامشت لێ ناکەن تێدەگەیت چونکە ئەتوو بەهۆی ئەو وەزیفەتەوە یان دەبینی کابرا کە دەبینی بەدینە ئەمن ئێستا لە دنیا بەخۆم بەس عسوودی بە پیاوی بە شەری بەدین دەبم زۆر دەڵێم خۆزگە ئاواتم دەخواست ڕۆژێکدا بە لەو کابراش بەدینتر بام ئەوە ئاواتی گەورەی من بوو مرۆڤ ژیانی خۆی دەزانین چۆنە ژیانی خۆی بکاتە بەش مەسەڵەن چۆن ئێستا تو هەندێک شت هەیە لە ژیانی خۆت هەیە قەدری بگرە ئەوەی نیتە یانسان شتێک هەیە لەلایەن خواوەیە ئەتو دەی بە شکوری بۆ ئیشە خوا ناداتێ احتیمالی خوا بداتێ تووشی سەکمەک بی نمونەی زیندوومانە ئێستا بازە پیاوە درێ خۆیە ئەگە شتێکم هەم وایە ئەوم دەکرد لەوانەیە شتە هەبی کارەساتش بەسەر بێ بەو شتە بەڵام کە ئەوەی هەیتی قەدری بگری باشە ئێمە لەو مەسەلۆن من لە نیشتیمانەکە دەژین هیچی ئەو شتە جوانەی کە هەمانە
بەبەر چاومان نایە ینی پێمان خۆشە وێرانکاری بی لەگەر یەک ڕاز نینە یەکەم شتی بەشەر مەسەرەن کە خەمۆچی دەیگری فکر دەکاتەوە فکرکردنەوە پێم وایە لە هیچ کەسەکە باش نییە بگرێن لۆ سەرکردەیەک مەسەرەن لە وڵاتەکە سەرکردەی وڵاتەکە ئەگەر فکری کردەوە لە خەڵکەکەی خەڵکەکەش بێشێشە دەبێتن خەمۆچی دەزانین دەگەڕێتەوە بۆ وڵات وڵاتێک تو لە وڵاتەکە بژی چۆن دەرێ ئەمباری نەفتابی شوێنەکبی پڕ لە زێر و گەوهرابی تویست نەبی بیدینی باشە گەنجەکە دەبی فکر لە داهاتی خۆی دەکات هیچیش پێیان نابیتن وای لێ دەکات دەی تووشی خەمۆچی دەکات خەمۆچی بەرەو هەڵدێری دەبا خۆی دەکوژی بە قەناعاتی من خۆکوشتنی هەندێک کەس دەگەڕێتەوە لە سەرکردا عوباری دەکەوێت ئەستۆی ئەو پیاوە وڵی چی بێژین بۆ ئەوی گەنجانیمە الحەمدلله شکر بۆ خوددا پیا و ئیستا سلامەتی خۆی لە پێش نییە الحەمدلله ئەگە سلامەتی خود لە پێش بێت ئەوە گرنگە نییە ئێستا قەیران و حکوومەتوان ڕاتب ناداشت ئەوە گرانە تشت ئەوانە لە پێشانە ئەگە بێتە چاو خۆی کە خوددا نەعمەتێک لەگەڵ مەکرگە دەست پێ و چاو ئەیە زۆر گرنگە بۆ ئێمە ئێمە الحەمدلله شکر بۆ خوددا سلامەتین ئەگە حکوومەت هاریکار بێت و هاریکار نەبێت ئێمە دەبێ بخۆمان هەوڵ بدەین کو سلامەتین مادام سلامەتی بخۆمان هەوڵ بدەین ژیانی خۆمان بەڕێوە بێت ئێستا مرۆڤ لەو دنیاە هەمووی دووچاری قەناعەت بووە کە قەناعەتی کەمە هەیە دەوڵەمەندە نمونە بە ماڵی خۆی رازی نییە کە دایم چاوی لە کەسانی ترەیان گەنجە بە ئاواتەکانی مێشی لای ئاواتەکانی خۆیەتی کە ئاواتە بەرزەکان ئەنیمە بەردەوام بەرز دەڕوانی هیچ کاتێک نزم ناڕۆی هیچ کات نزم ناڕۆی باشە ئەمە باشە ناخێر زۆر خراپە ئەنی ئینسان دەبێ خوارەوەی خۆشی ببینێت خوارەوە دەبێ هەیە خوارەوە و نزمشێ نمونە لەش ساخی سەرۆی هەموویە مالی دنیا بۆچی ئەگەر کەماندان بی نمونە ئەگەر نابینایەک بڕۆ لێ بپرسە پێ برێ برێ تا چەند لە خۆت رازی ئەگەر لەوانەیە ماڵێکی زۆری دنیا زۆر مالیشی هەبێ مالی بۆ هیچ نییە چیا نابینایە بۆچی تی مالی بۆچە نمونە پێغەمبەرمان دوو خوارە سەبێت دەفەرمێت هەندێک هۆکار هەن کە دەبێ مرۆڤ بیزانێت نمونە لەش ساخیت پێشەوەی کە نەخۆش بکەیت و ئاتا تەندروستیت مردنت پێشەوەی کە لە ژیاندا ماوی دەوڵەمەندیت پێشەوەی کە هەژاری ڕوو تێ بکات دەست بەتالیت پێشەوەی کە سەرخالبی لە کار و کردەوە ئەمانە دەبێ هەموو ڕێز لێ بگیرێن تا لە ژیان ماومان بەڵێ دنیا هەمووی فڕوفێڵە فڕوفێڵ و بەندەباوە ڕاستە ڕاستی هەرگیراوە درۆ خۆشە و بەلێشاوە من لە درۆ گوێ ناگرم ڕاستیم دەوێت تا دەمرم دەست خۆش یەک خۆ ژیانی هەر ڕاستی بێ با منیش پرسیارەکەی خۆ من لێ بکەم دەڵ ئێستا کە ژیانی ئێستاکەمان وای لێ هاتووە بەردەوام خۆزگە بە شتانێک دەخوازیم کەنیمان قەدری ئەو شتانە نازانین کە ئێستا ئەمانە لەبەرچی مرۆڤەکان قەدری ئەو شتانە نازان ئێستا کە هەیەە بەردەوام داوای شتێک دەکەن لەخوا کە ئێستا نییانە ینی بەردەوام داوای قەدری ئەو لە ساغی ئێستاکەیان ناگرن ینی لەبەرچی بەڕای تۆ لەبەرەوەی خەڵکەکە زۆری مەغرورە بە ڕاستیت پێ برێم زۆر ئێستا لە سەتانوهەتی هەبوونە یەک کەس دە کەس نەبوونە هەمووی مەغرورە لە مەغروری وەی لێ هاتیە لە مەغروری وای لێ هاتیە قەدری شتەکانی ئێستامان نازان وای لێ هاتیە بۆ لە زمانی سەدامی کەس نانی نەبوو بخوا کەس قسەکیشی نەدەکرد ها لۆ باشە چەند کەسی دەناسی ئێستا کە تەندروستی تێک چووە ئاوات بە لەش ساغی جاران دەخوازی کە پێشووتر لەشی ساغ بۆ تەندروستی باش ئەوە لەبەر ئەوەی ئێستاکە خواردنی ئێستا چتاقی تەواونیە هەمووی تووشی نەخۆشی دەبی هەمووی تووشی نەخۆشی دەبی لە خواردنەکانیان دەستکرد دەتەبیعی نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم چی دەفەرمێ دەفەرمێ ئەگەر یەک کەند و زێڕت هەبی تەمەنا دەکەی هیچ کەس دەبی چکو ئینسان کە دروست کرایە زۆر یعنی بە شێوەیە بەس تەماحیە ئینسان هەمووی لەسەر تەماحیە یعنی بەشەر بەیس شەشی قەناعەتی نابێ قەناعەت کەنزی بەشەری ئەگە قەناعەتت هەبوو ئەتوو زەنجینی دائم سعات تەمەشای لە خۆت نزمتر بکە قەل لە خۆت برنتر مەکە ئەمە یعنی بەخۆ من کە مەسەن لە وەزعم کووە نابی تەمەشایەکەش بکەم برندە تەمەشایەکەشی نەوی دەکەم کە لە بن ڕەشمالی کەتیا نان نییە بخوا
توش یعنی دەردەسەری بووە ئەمن ئەوها بکەم ژیانم دەستەسەری ئەگەنا ئەتو لە خۆت برنتر تەمەشاکەی قەت ئاواتت نایەتە دێ لەبەرچی مرۆڤەکەوندا بێ قەناعەت بوون لەو سەر لەبەرەوەی لە دین دوورن کاچی من ئینسان دین ئەگەر دینت هەبی خوای خۆت بناسی هەموو شتێکی دەناسی چکو ئەو بەشەرەکە دروست کرایە خدای گەورە قورئانی دایە قورئانیش کەتەلۆکی بەشەریە ئەگەر لەسەر ئەو قورئانەیە و کەتەلۆکەی تەشبیهات نەبی سین مثلا یابان تەلەڤیزیۆنێکی دروست دەکا ئەو تەلەڤیزیۆنە شتێک دەسیتن ئەتوو بە خەریتەکەی دەزانی نەخسانەکە لە چێ یان کارەبایەک محاویلەی کارەبا ئەگەر محاویلە کارەبایەکەی باش بوو کارەبای هەموو دەداتە مارەکەم بە ئەگە باش نەبوو خەلەلیە بوو هەموو مارەکان کارەبای دەکوژێت کارەبای ئینسانیش قورئانە کەلامی خوایە ئەگەر لەسەر قورئانی بی قەناعەتت دەبی ژیانەی خۆش دەبێت ئەلا بذیکری الله تەطمئین القلوب خوای گەورە دەفەرمێ ئایا بە ذکری خوای پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەوە شەر قسەی پێغەمبەری وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى يعني قسەی پێغەمبەری صلی الله علیه و سلم هەموو قسەی خوایە قورئانیە ئایا بە ذکری خوای دڵەکان مطمئین نابن ناخۆشی تووشی بەڵا بووی بڕۆ دەست نوێژ بشۆ دوور کە نوێژی بکە دڵت مرتاح دەبی ئینسان بە ذکری خوای دڵی مرتاح دەبی قەدر و ڕێز لە لای ئینسانەکان کەم بۆتەوانێ لای باوک نەماوە لای ئەولاد نەماوە لە لای گەورە نەماوە لای ڕئیس و قاعیدەکان ئەوە هەر حساب بۆ میلەت ناکەن جاگەڵێ گەورە ئاوە ڕێژە و بچووک پێی تێخا ئەمە شتێکی ڕاستیە باشە حاجی دەکەم باشە بۆچی ئینسانەکان بەردەوام ئاوات بە شتێکە خوازن کەنیانە ینی قەدری ئەم شتانە نازانن لە ساغیە تەندروستیە خانەوادەیە قەدری ئەم شتانە ناخوازن و بەردەوام ئاوات بە شتێکە خوازن کەنیانە بۆچی براکەم هەمووی وەکو پێم وتی ئەمە تووشی نەکبەتی بووین ئەو نەکبەتیە چارەسەری نییە بەس تەنها هەوڵ بۆ سەرەوەدا قەت بیر لە خوارەوە ناکاتەوە ئێستا من خۆم تەنها ئەوەی کە ئەڕۆم بەڕێگایە و ئاوا ساق و سەلیمم سواسی خی گەورە میرەبانەکەم ئەمە هەم سەروەتە هەم دنیاە هەم باوکە هەم برایە هەم ئامۆژ هەموو شتێکە ئینسان بەس سەرۆت و سامان نییە پارە بێ پارە سەرۆت و سامان نییە کاکە لەش ساقی سەرۆت و سامانە ئەمجا ئەوەی هەمووی خەڵک دوورکەوتۆ لە خوا لە سونەتەکان لە ئەم شتانە دوورکەوتۆتەوانێ هەر کەسێک گەڕا هەر کاتێک گەڕاینەوە بۆ خزمەت خی گەورە و سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو کاتە ئێمە ئەگە پێڕەوی ئەوان بکەین ئێمە باشتر ئەبین ژیانەکانمان خۆشترە بێ وەکو من خۆم کاتی خۆی بەفکرم دێت کاتی خۆی بەفکرم دێ باوکم دەفرسیەکی هامێ بڕواتە بە سەدقاتی ئێستا ژیانم خۆشتر بەخوا بەڵای قەناعەت نەماوەی وەی شتێ قەناعەت ناکە بەس خەڵک تەنها پارە و سەرۆت و سامان و سیارە و خانە و سەروەتە قەت سێری خوارەوە ناکە بە سێری سەرەواکە ئەوە هەمووشی خراپ ئەو مرۆڤەی ئەو زمانەی ینی چەندی هەبێ دەرێ کەمە الحەمدولله شکر یعنی دنیاەکە ئامانەی خۆشە و لە خوای بە زیاد بێت هەر دەڵێ کەمە ها دەرێ کەمە لۆ لە بێ دەرێ کەرمە ینی بەشارەکە ینی قەناعەتی نەمایە ڕەحمەکە نەمایە خارەجە بەرێ لەبەرچی مرۆڤەکەوندا بێ قەناعەت بوون لەو سەر لەبەرەوەی لە دین دوورن کاچی من ئینسان ئاوا دەخوازێ بەڵام کە دێ دەستی قەدری نازانێت ئەم کوردستانە بۆ ئێمە ببیان نەبێت چییە؟ هیچ سودێکمان لێ نەبینی ڕەنجی شانی خۆمان نەبێت بilla دەبی خۆی حەوڵدە و چارەسەری کێشەکان بکە ئەگەر ناخەم خواردن چارەسەری کێشە ناکاتن پارە سەرۆت و سامان نییە کاکە لەش ساقی سەرۆت و سامانە ئایا خەم خواردن لە بۆ شتانەی کەنیمانە بۆ نمونە کەسەکە فەقیرە پێویست دەکات خەم بخوایان پێویستی بە هەوڵدانە بەدەست پێویستی بە هەوڵدانە هەوڵ بدە بەڵام بەدەست خۆی نیە خەم دەخوا خەم خواردن کە چارەسەری کێشەکانمان دەکات چارەسەری کێشەکەت ناکە ئللا دەبی خۆی حەوڵدە و چارەسەری کێشەکان بکە ئەگەر ناخەم خواردن چارەسەری کێشە ناکاتن خەم خواردن و خۆسووتاندن و خۆکوشتن و ئەمانە چارەسەری نییە هیچ چارەسەری نییە ئللا دەبی خۆی چارەسەری کێشەکانی خۆی بکاتن یەکەم شت حکومت لەو شتەی بەرپرسە تێگەیشتی دەبێ مەسەلەن کە کابرات تەڵەبەیە دەوێت ئاواتی ئەوەیە کە زانکۆی تەواوکە لە شوێنێکدا بمەزرێ بەڵام کاتێک کە زانکۆی تەواو دەکات تەمەشا دەکات لە جادە تەماتە دەفرۆشێ یان دەبینی ئەول دەدات ئەو برێن ئەو ئیشەی کە دەوێ دەبی بەخۆی ڕاستە ئاوات شتێکی بەڕێزە شتێکی خۆشە بەڵام دەبی لەو شتەی بە زۆری یعنی حکومت پشتت بگری کە حکومت پشتگیریت بکە ئەتو دەگەی ئاواتی خۆت بەڵام کە حکومت پشتگیری نەکا بڕات بکە هیچ ناگەی قوربان گیان هەتا دنیاما شەیتان لە سڕادایە شەیتان
وكان الشيطان للإنسان عدو مبين شيطان دژمنە چی دیارە خوای گەورە دەفەرمێ ئەو شەیتانەوەی لێ دەکا ئەو کابرا لۆ لە خوای دوورە هەر دڵەچی خوای تێدا نەبی شەیتانی تێدا کە شەیتانی تێدا نەبوو چی لەو کابرایە دەکا کورەوە وەزع ناخۆشە ئەوە هایە خۆت بکوژان ئینسان نابی خۆی بکوژیتن لۆ ولا تقتلوا أنفسكم خوای گەورە دەفەرمێ نەفسی خۆتان مەکوژن ڕۆژی قیامەتێ بەچ خۆت کوشتیە بەوی دەکوژرێەوە ئینسان کە بووە قاتلی نفسی خۆی خوا پەنامان بدە ئیشاڵەوە ناکەین یەکسەر لۆ جەهەنەمی خوای گەورە دەیبا لۆ لەبەرەوەی چکو بەخۆی بوویتە قاتلی نفسی خۆی نابێ باشە تۆ تەمەنێکت هەیە و لەوەیە زۆر ساردی و گەرمی دنیا چەشتە بێ هیچ کاتێ بە خەم خواردن کێشەکانت چارەسەر بووە قوربانجانە من فیرار بوویمە جاریەوە عین تەمە نام کردێ گوتم وەی بەس بچوبامە وەچی ژنان بچوبامە زادەی بات بامەوە خوددا دەزانی نییە فیرار بیمە نەمتانیە لە مارە سرم دەرینم ئەوجا زۆر شکریش بمە هەر نوێژی خۆم کردی عیبادەتم کردیاش ڕەمەزانان عینەم بە ڕۆژی بووینە ینی مجموعە بووینە لە مزگەفتێ نییە کە عالەمەوەی دەکرد بە ڕۆژ بە لۆخۆمان دەنووسین بە ڕۆژ دەنووسین لە مزگەفتێ بە ڕۆژی بووین شەوێ شەر دەستین لەگە برادراندا دەنیشتین زکری خوامان دەکردمە ولدمان دەخین یعنی دڵمان وەمان دەزانین دنیا هەموو ئیمەیە ئەگەر ئەتو لەگە خوای تێکردبێ قەت خەمی ناخۆی هیچ خەم نازانی خەم چیە ئەو ژیانە خەونەکە دێو دەچێتی خانی چۆلکەی منداران نییە خانیەکی دەکات تێک دەدا ئەمن عمر مەزاوشە سارەوە زامیچم نەدیتە هیچم نەدیتە هزار سار یعنی بزانە 50 سارە تو لە ناخۆشی دابی یەک ڕۆژ بکەوێ خۆشیەوە دەزانیت ناخۆشیت نەدیتە 20 سار 30 سال لە خۆشی بی دوو ڕۆژ بکەوێ ناخۆشی دەرێ بە حیاتی خۆشیم نەدیتە شتەکەیە کە خوا بە توی نەدایە ئەوەندە نانی خۆت پێوەماندی بکاکە ئەتو حیسابی ئەوە بکە پیاوە هەیە وا لە سزن کەتیە ئەبەر بەدی لەسەر شتێکی هەڵەکی گچکە زانێ ئەو کەسانێک بچی مقابلەکی سزنا بکەی لێیان بپرسی خەڵک چەند ئیسفادیان لێ دەکا زانین لە هەڵەکانیان چەند پەشیمانن هەڵەیان کردووە بۆ چوونە سزن بۆ خەڵک کوژرا بۆ منی کوش بۆ کوشتم هەڵا زین چۆنا پرسیار لەوێ وەڵام لەوێن دەرێ هەیە ئەگەر بێت و خەڵکەکەی کە ئازادە لێرە دەگەڕێ فکر بکاتەوە لە خەڵکی ئەو سزنا چی بەسەرهاتیە بۆ بووە ئەو غەڵەت ناکە بەڵام ئێمە هەڵە لە پێناو هەڵە دەکەین هەڵە لە بەناو هەڵە خەم خواردن خەم و پەژارە خواردن خەم خواردن لەو شتانەی کە نیمانە چارەسەری کێشەی ئێمە دەکا ئەیا خۆ چی چارەسەری ئەو کێشانە دەکا کە گەنج هەیەی بەڕای تو هەوڵدان گرینگە بەس هەوڵدان خەم هەمووی تووشی نەخۆشی و ئەو شتانە تاکە ئەنی لەگەڵ خەم خواردنی باڵێ بەڕاستی ناوەڵا بەژیت شکرانی خوددا بەردەوام شکرانی خوددا تا ئەوە ئەکیدا بەرەمە شکریا خوددا هەیە زۆر کەسە لەوانێ زۆر شتێ بێت پارە و شکرانی خوددا لە فکری کردگە جارەوە لە بێرگوت دەست و پێ و چاو تەواوە پارەی هەیە شتێ مالی هەیە بە شکرانی خوددا لەبیر کردیە بەس دەبێت ئەوە شکرانی خوددا بکەین و دەست و پێ قاسمانەیە ڕۆژێدا هەر کۆتایی دێ ئەکیت دنیاەکە هەر مردنە پارەتە بێت نەبێت کۆربی سەقەت بی هەر دنیا مردنە دەبێت ئێمە شکرانی خوددا بکەین کۆرحەمدلله لەسەر دنیا و ژوانیەوە دەژین پێم بڵێ خەم و خەفەت ئەو شتانەمان دەداتێک کە نیمانە بۆ نمونە کەسێ فەقیرە هەژارە یان کێشەیەکی کۆمەڵاتیەیە دەبێت خەم و خەفەت بخوا یاخود هەوڵ لە بۆ چارەسەرکردنی کێشەکەی بدا ئەکیت ئێمە خەف و خەفەتی بۆ فەقیر دەخۆین زۆر دلمان نازگە تەحمل ناکەین فەقیرێک ببینین پێداویستی پێ بێتن نانەبێتن ئەکیت خەم نابێ بخۆی بەردەوام خەم چونکە ئەوە فەقیر کەسی خوددایە مادام کەسی خوددا بین دەبێ ئێمە هەوڵ بدەین لەگەڵ خوددا لۆ فەقیرەکان پێیان دەڵێ کە هەوڵ بدەن هەوڵدان چارەسەری کێشەکانە پێیان دەڵێم هەوڵ بدەن و داوا لە خوددا بکەن لەبەر خوددا پارێنەوە فەقیر کەسی خوددایە پێویست ناکات دە خەم و خۆفەت و بەردەوام ژیان بەخەم لەوانەیە لە ماڵەوە تێک بدەن ژیانی ماڵخۆیان تێک بدەن الحەمدلله دەبێت شکرانی خوددا بکەن کۆویت پێیانی داوە ئیلا خواگە خوا ڕەحمی پێ بکات ئەوە چارەسەری دەکەن و وەکی دیکە چه ڕەحمی نەمایە گەنجێک دەڵێت ئەم خۆم لە ناودەم لە بەرەوەی ئیشم نییە ئەوە ڕەوایە یاخود دەبێت بچێ هەوڵ بدا ئیش بکات کاسبی بکات لە دوای شام دەبێت ئیش بکات کاسی بکات داخوا هاریکاری بدەن بەخۆی تەندروستی نیعمەتێکە کە خوای گەورە بە مرۆڤی داوە مرۆڤ تاکو نەخۆش نەکەوێتن قەدری ئەو نیعمەتەیە نازانیتن بۆ نمونە زۆر جار ئینسان وەیە
هەر بەسیترین شت جونگەیەکی دێشیتنەوە بڵێنە تا تەندروستی ساغە قەدری نازانین بەس کاتێککە جونگەیەکی ژان دەکاتن یان فەقەرات یانە خۆسینج یان هەر ئازایەک لە جەستەی ئەو کاتی کە دەسە لای دکتۆر ئەو جە قەدری ئەو شتەیە دەزانین سروشتی مرۆڤ ئەوایە بەڕێی خۆم پێم وایە سروشتی مرۆڤەوە یعنی دائیمەن تەمەنا بۆ شتانە دەخوازیتن کە نادیارە و قەدری ئەو شتانەش نازانین کە ئێستا هەیەتیەوە بیلات الله بێویژدانترین بەشەر پەرلەمانتارە خۆی 9 ملیۆن دینار وەرەگرمش دینارە لە گیرفانمان نییە ئەی بێویژدان بۆ قسە ناکەی ئەی تۆ چی ئەەکەی لەویا کاکە ینی بەڕاستی ئەمانە هەمووی بێویژدانی ئەوانە جارە لەوانەوە دەست پێ بکە ئەم جابچۆ بۆ سەرەوە یەک پەرلەمانتارم نەبینەوە بڵە کاکە با من موچەکەم 2 ملیۆن دینار بێ بۆ 8 ملیۆن وەرگرم خۆ حەقم نییە بەم نەوتەکە ئەفرۆشێت بۆ نمونە بڵێن کاک مەسعود و کاقوبا دەیفرۆشێ وایە ئەیفرۆشێ بۆ موچەی ئەوان یەفرۆشێ ئەوان هەر خۆیان 100 پەرلەمانتارەکە 1 ملیار و نیو پارە وەرەگرن باشە کاکە حاوچۆنێ ڕاوڕوت کە ناوانی بەشی ئەوان ناکە ئەی بۆ لە خوانەوە دەست پێ ناکەن ئەوان کاکە ئێستا من خۆم ئەوە با ئاگاداربی شۆڕان عومەر کە تەلەفۆنم بۆ کردووە ئاگادارە پەرلەمانی کوردستان ئاگادارە هەتا گەیشتمەتە ئەوەی کاکەجا من کێشەیەکم لەگەڵ ئەوانە هەیە باشە تا ئێزەی کێشەکان بۆ چارەسەر نەکردم 6 ساڵە خەریکم لەبەر چی لەبەرەوەی من کابرایەکم لە ناو هیچ حیزب بوو حیزبێکی ئەم هەرێمی کوردستان نبوونم نیە سۆن بەخوای دایرەیە شمولی نەکردم بەس لەبەرەوەی حیزبینی حیزبینیم باشە بەڵام پەرلەمانی کوردستان 6 ساڵە ئەچم تا ئێسەکانە هێشتا بێ وەڵامە لەبەرچی مرۆڤەکان دەبێ قەناعەت بوون لەو سەر لەبەرەوەی لە دین دوورن کاچی من ئینسان ئاوا دەخوازێ بەڵام کە دێ دەستی قەدری نازانێت ئەم کوردستانە بۆ ئێمە ببیان نەبێت چییە؟ هیچ سودێکمان لێ نەبینی ڕەنجیشانی خۆمان نەبێت بلا دەبی خۆی حەوڵدە و چارەسەری کێشەکان بکە ئەگەر ناخەم خواردن چارەسەری کێشە ناکاتە پارە سەرۆت و سامان نییە کاکە لەش ساقی سەرۆت و سامانە بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی بێبیستی بوون ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو دەربارەی بۆچی مرۆڤ قەدریە و شتانە نازانێ کە ئێستا هەیە یارە بەشێکی زۆری پێیان وایە لە ئێستادا هۆکارەکەوەیە قەناعەت نەماوە مرۆڤەکان قەناعەتیان بە هیچ ئەو شتانە نییە کە ئێستا هەیەە ئەگەر کەسێکی هەبوونە بەردەوام سەیری بەرزتر لە خۆی دەکات و ئەگەر کەسێکی نەبوونیشە هیچ کاتێک سەیری ئەو نیعمەتانە ناکە کە خوای پەروەردیگار پێی داوە هیچ کاتێک ئێمە بیر لە بەخشەکانی خوای پەروەردیگار ناکەینەوە و بەردەوام بیر لە شتانێک دەکەینەوە کە ئێمە نیمانە بەتایبەت ئەوەی کا هاوڵاتیان قسەی لەسەر دەکەن دیارەمە بووە بە دیاردەیەکی باو لەلایەن هاوڵاتیان و هاوڵاتیان هەموو بەم چاوەیە سەیری دنیا دەکەن کە لەو شانە دەڕوانن کەنیانە و قەت بیر لە نیعمەتەکانی خوای پەروەردیگار ناکەن و دیارە تەواوی هاوڵاتیانەی کە دوانمان ئەم دیاردەیە بە دیاردەیەکی نەشیاو لە کۆمەلگای خۆمان دەزانن من هەر لەگەڵم هاوڵاتیانە بەردەوام دەبم ئەخۆ بزانین پرسیاریەوەیان لێ دەکەم باشە ئێمە چۆن کێشەکانمان چارەسەر بکەین باشە چۆن وا بکەین ئەو شتەی کەنیمانە بەدەستی بێنین ئایا خۆ لە ناوبردن و خۆکوشتن و خۆ ئەنتیحارکردن چارەسەری کێشەکانی مرۆڤ دەکات ئایا مردن ڕزگار بوونە لە کێشەکان یاخود لە قیامەت لێپرسینەوەی گەورەت لەگەڵ دەکرێت لەسەر ئەو خۆکوشتنێت من هەر لەگەڵ ئەو هاوڵاتیانە بەردەوام دەبم ڕاوسەرنجی زیاتری ئەوان بۆ ئێوە دەگوازمەوە ئێوەش لەگەڵمان بمێننەوە خەم خواردن بۆ ئەو شتانەی کەنیمانە خەمەخوا کە هەژارە خەمەخوا کە ئۆتۆمبیڵی نییە خەمەخوا کە شادنە خەم خواردن کێشەکانمان چارەسەر دەکا یان پێویستمان بە هەوڵدانە واللهی ئینسان دەبی جارێ نەخەم خواردن نەخۆ کوشتن نەخۆ ستاندن هیچ چارەیەکت ناکە ئەوە با پێ دڵم ئینسان ئەگە دەیەوێ بێوێ بە ئاوەدگا یەکەم شت پشت بەخوا ببەستێ خاستن شەوان هەستەوە شەو نوێژ بکەی احتمالی هەیە خوای گەورە بەخۆی لە قورئان دەفەرمووی لە شەو نوێژەکانت ئەم مشکلەکان دۆ چارەسەر دەکەم بەڵام هەوڵ و تەقەلاشی دەوێ یەکەم شت بە هەوڵ و تەقەڵای پشت بەخوا بەستن بە هەوڵ و تەقەڵای خۆت ئینشاءالله دەگاتە ئاواتی یعنی پێویست ناکە ئێمە خەم بخۆین و خۆمان گۆشە گیرکەین و خواردن بەخەم خواردن پێت بڵێم بەس دووش تێدا بەخەم خواردن پیربوونی تێدا تووشی نەخۆشیش دەبێت ئەوجا ئینسان ئەگە پێت بکرێ پشت بەخوای بەستە و یعنی بە هیچ نەوعەتی فکر لە نەخۆشی مەکەوە پێم وا بێ خەمباری شتێک لە مۆزوعەکە ناگۆڕێ
من بڕاشم بۆ نیە ئینسان خەمبار بیتنەوە هیچ لە مەوزوعەکە ناگۆڕێتن بەڕێی خۆمەوە ئینسان دایمەن بە ئومێدەوە بژیتنەوە بۆ نمونە وەزعەیەکەوە ئێستا ئەمە تێداینەوە بەڕاستی یعنی لە خۆی و مرۆڤەکان خەمبار دەکاتنەوە هۆکارەکەی ڕەنگە سیاسی بیتن ڕەنگە مرۆڤەکان خۆشیان یعنی هەر عەزیان لەو شتەیە بیتنەوە ئەگەرنا پێم وابێتنەوە کاری گۆڕانکاری یاخۆ ڕوودانی گۆڕانکاری گەر مرۆڤ هەولی بۆ بداتن شتێکی زەحمەت نییە لە هەر کۆمەلگایەکەوە بەڵام بە خەم و خەفەت بە ئەوەی کە ئێستا بۆ نەمە یعنی دەوروبەری خۆمان دەبین دەزانین چۆنەوە شتەکان بە چای خۆشمان دەبین بۆ نە کابرا کە دەچێتە ئەوروپای ژیانێکی خۆش دەبینیتنەوە خۆ ئەوروپا وەکو ئێمە شتی نییەوە بەس لەبەرەوەی عەدالەت و شدەیە ڕەنگە لەوێ ئەو شتەیە کەمتر بیتن دواتریش دین پێوەرە بەڕاستی ئینسان کە مسلمان بوو قەناعەتی دەبیتن ئەتو قەناعەت بوو یعنی قەناعەت بەڕێی خۆم مەزدەری هەموو شتێکە کە بڕایەک بۆ ئینسان دروست دەکاتنەوە دەکات مرۆڤەکان متمانەیان بەخۆیە بیت مرۆڤش کە متمانەی بەخۆ هەوڵ داتن بۆ ئەو شتەی کە دەوێت بەدەستی بێنێت شتێکی لە ژیانی ئینساندا مەحال نیوە نەخ بە هیچ شێوێ من بە قەناعاتی من هەر پیاوەک هانا بە خۆ کوشتن دەکەتە قیمەی بێدەسەڵاتی قیمەی بێدەسەڵاتی هیچ شتێک مستەحیل نییە بۆ مرۆڤەکان پێی بە ئەنجام نەگەینن هەر ئەنجامێک سەرت گرت ستا تو پیاوەکی پەیامنێری لێرە ئەگەر هاتو بە دوو ڕۆژ بێزار بووی سەری سێر دەبی کۆڵ بدەی واز بینی گەیشتی بەشەرش لە ژیانی خۆی وایە مەسەلەن کاتێک دەکەوتە نەهامەتیەک دەست بەخۆیە شۆڕەکاتەوە یعنی تو پێویست دەکا باشە ئەوەی من لە بەرامبەرمە بۆوی بەرزە بۆ منوانی هەولی بۆ بدا کۆڵ مەدا هەوڵدان گرینگە لە ژیان هەوڵدان کۆ گرینگە کۆڵ مەدا یعنی دەست بەخۆتە شۆڕ مەکەوە خەمیەوە دەخۆن کە نییانە کەسی هەشیانە لە خۆی رازی نییە لە ماڵی خۆی لە ماڵی خۆی رازی نییە هەر دەرێک کەمە هەر چەندی هەشی بی هەر دەرێک کەمە ئامۆژگاریت بۆ کەسانە چیە کە ئێستا لە خەم و پەژارن و سەیری ئێمە دەکەن چیان پێ دەڵێ خەمی گەورەیانەیە خەم داگیری کردوون پێیان دەڵێ چۆن چارەسەری پێیان دەرێم کاکە گیان دنیا ئەوەی ناینی چکو مردن هەیە کە ئەگەت و مردن نەبای ڕاستە بەس کە ژیانێک مردنی لە دوو بیتن بەخوایە ئەوانەی کە دنیا هەموو ئیوانە هەر دەمرن بەسیە هیچ کەسیش کفنی بەرچی نییە ئەو کفنەی بەرچی نییە برێوەڵی بەرچی هەیە لێوێندرە هەموو کەس دەمری هەموو کفنەکانیش بێ بەرکە بەس ئینسان ئەو کەسە قازانج دەکە کە بەرامبەر خوای گەورە ڕووسپی بیتن ڕۆژی قیامەتێ بڕوە لەوێن دەرێ خۆت و کە مردی نامری ژیان تازە دەست پێ دەکا ئەمە وە دەزانین دەمری نامری ئەو ڕاحەکەت دەردێ ژیان لەو لەحزەی کات و دەمری دەست پێ دەکا خوای گەورە ئەو جەهەنجی دەبینی عنی ئەوەی خوای چەند جوانە ئینسان ئەوجە داوایان لێ دەکەم هیچ خەمی مەخۆن لەبەرەوەی خەم خواردن هیچ ئەوەت پێ ناگات شەیتان دێتە ناو دەرێت وەسوسە لۆ دەکا وها بکە وها بڕۆ نە برێ خوایە گیان ئەمنە دروستکردام عەبدی تومە زۆریش مەمنونم کە دوو چاوت دایمێ زۆر کەسێ مەسەن دەرێن فەقیرم ونیە ێ باشە خوای گەورە دوو چاویدا هەیە هەردوو چاوی کۆرەیە ونیە هەیە دەرێ فەقیرم دەستم نییە وەرە بزانام دوو چاوی بە 50 دەفتەری دەفرۆشی نافرۆشی چاو تێ دەستێ ئەو دەوەتێ ئەلحەمدولیلا زکری خوای پێ دەکەم و مەمنونی ئەو خودای گەورەیمە و پێشیان دەرێم یعنی سەبر بگرن لەسەر ئەگەر خوای گەورە ئەلێرەش نەیانداتێ لە ڕۆژی قیامەتێ بەهەشتیان دەداتێ هەموو کەس تەمەن نادەکەن کاوانەی مردینە لە ناو قەبری لیان پرسە تەمەن نادەکەن بەس بەهاتبانە دەر یەک سوزدەیان لۆ خوای ببرد باە ئەوەن دەخەنیت بەس خوای بمانجێرۆ سوزدەشی بین لۆتو لۆ دەزانن کە دینی خوای چەند جوانە پێیان دەڵێم هەوڵ بدەن و داوا لە خودا بکەن لەبەر خودا پارێنەوە فەقیر کەسی خوددایە پێویست ناکات دەخەم و خۆفەت و بەردەوام ژیان بەخەم لەوانەیە لە ماڵۆ تێک بدەن ژیانی ماڵخۆیان تێک بدەن الحەمدلله دەبشکرانی خوددا بکەن کۆویت پێیانی داوە من لە ڕێی خۆمە چۆن ئامۆژگاریان دەکەم هەوڵی بۆ بدەن هەوڵ کۆڵ مەدا یەکەم شت لای خوا بەرمەدا لای خوا بەرمە دوای هەوڵی بۆ بدا هەموو شتێک ئەنجامە چی هەیە سەرکەوتن خۆ دنیا قادرمەیە مەقسەدت بی بتوانانی بە یەک غاردان بگەیە سەرێ پشتا پشت بەرە بیەوە دەبی بە پایە بۆی بڕۆی تا دەگەی ئەنجام پێم بڵێ ئامۆژگاری چیە بۆ کەسانەی شتانێک کەنیانە یاخود هەژارێ ئاوات بە دەوڵەمەندی خوات ئامۆژگاری چیە تۆ ڕۆژگارێکت تەمەنێکاژی ساردی و گەرمی دنیا زۆر چەشتووە سەردەمی بەعستاوەکو و حکوومەتی کوردی شەقی بەعسیەکانمان پێوەیە بەڵام ئەوانەی خواردیان کە لە دەرەوە بوون و هیچ شتێکیان پێ نەبوو ئەوان خوارد ئەرەوەڵا ینی
ئەوەی پاداشتی و شەقانەی ئەوان کەسانێک دێخوا کە ئەسڵم پێ چارەسەرەکەی زۆر ئاسانە برام بەڵام ئەمانە نایەنێ بیکەن باشە پێم بڵێ بۆ کێشەی خەڵک چارەسەر ناکەن ئەمان نایەنێ بیکەن کاکە بوو لە بەرژەوەندیەوان نییە ئەوان هەر پێنجیان بەڵام ئەمە پەخش کە سێ چوار جار پەخشیکەنەوە لە تۆمەڵا ئاها ئەوان هەر پێنجیان ئەوان دانیشن من لەگەڵانە دانیشن بەواری یەک سعات بووان حەلەکە کە من کابراایەکی نەزان و نەفامیشم ئەوان لا ئێمە چارەسەرەکەی ئەگەر لە ماوەی 24 کاتژمێرە چارەسەرم نەکرد ئامادەم بۆ هەر ئیجرئاتەوانی کە لەگەڵ منە بەڵام هەر 5-6 سەر حیزبەکە بەدانیشن باشی بۆوان چارەسەر ناکەن نازانم ئەوان براکەم نایەنەوێت چارەسەر بەرژەوەندیان لەمە هەیە وڵی هەتا کێشە هەبێ ئەوان بەرژەوەندەکانیان تایە خۆ من لە سلێمانی هاتوو من بەیانە ئەوە تا لێرە لە مقابلم لە هەولێر ئاکرێت بەڵام ئەوان ئەگەر بیانەوێ زۆر شتێکی ئاسایی و ئاسانیشە بەلایەنەوە کاکە هەر هەمویان ڕقیان لەیەکە وڵی یەکێکی ڕقی لە پارتی ڕقی لە حسکە حسکدا یەکێتی پارتی و کورە گۆڕان کورە جا هەمویان کاکە جارە خاستەن گۆڕان ئەبە حسابی ئەوەی کردایە کاکەیە کە ئەمڕۆ ئەو خەڵکە تووشی نەکبەتی و نامەدی و ئەو چۆتە حکوومەتەوە جاران لە حکوومەتان نەبوو هیچی دیار نییە ئەمە مەسەرەی حیزبایەتیە مەسەرەی داکۆتیکردن نییە لە مافی فەقیر وەژار و ڕەش و بەڵام ئێسەی ژێڵەمەوە جارێکی گەیشت ئەوان هەر پێ سەرکردەکە دانیش من لە ماوەی یەک سعاتە بۆیان چارەسەرەکە ئەگەر نەکە بەس پەخشیکە سێ جار چوار جار ئەم قسەیە پەخشکە با بگاتە شوێنی خۆی خەمە نەبێ من پەخشیەکەم پەیمان بێ بینەران ئەمە هاوڵاتیەکە هاوڵاتیەکی سلێمانی ئێستا لە شاری ئەولێرە پەیمانیەوە داگەر بێت و تەنها ئەو سەرکردە سیاسیانەی هەرێمی کوردستان یەک جار لەگەڵی لەسەر مێزێک دانیشن پەیمانە چارەسەریەکە سوێن بەخوا تەواوی کێشەکانی هەرێمی کوردستان سوێن بەخوا چارەسەرێکم لە ماوەی یەک سعاتە لەگە هەر پێ سەرکردەکە دابنیشن بەڵام بەرژەوەندی خۆیان وەلانێ هەمووی ئایتامانە بێ لای بنێ چۆن ئەیتەوە هەر کەسە بۆ حسابی بۆ خۆی بکات بۆ گیرفانی خۆی بکاشتیوان نابێ برام ئەو جادە ئەوە پێویست دەکا بەخوا بە سێ ڕۆژاکەکەی بۆ چاچی ناکەندا خۆیان نزانێ ئەو بێ خۆیان بێ قسەیەکی من و تۆگاتە لایەن ئیمشەو وایە ئەی بۆ ئەو جادە ساڵێکە ئەو خەڵکەی پیاڕۆ ئەو فەقیری هۆژارە لە کۆی ڕێنیە بڕۆی لە سماقوڵی ڕێنیە بڕۆی ئەمە کەی ویژدانە ئەمە کەی وەڵی ئەم پارە ئەوە زۆرە بەشی وەچەی ئەم میلەتەیەکە خۆ ئەم نەوتە زۆرە لە هەموو شوێنەی فرۆشن کەس نازانێ و پارەی تورکیای خوا سووریای خوا کوێی خوا سووریانوان لێ کردووە کوردستانی ژیت ئەم تۆزەشی ماوەم تۆزەشی خۆڕحمان پێکە ئەمە هەمی گەنجە بێ پارەیە بخوا وایە ئەمە هەمی تەخەروجی کردووە ئەوە ئێمە تەواو بین بەس ئەمانە کە مناڵەکانمان ئیسەی ڕۆین بۆ لای مناڵێکمان ناتوین یعنی ئەم گەنجانە ناحەق ناکێ کە تووشی خەمۆکیە بن تووشی نەخۆشە دەرونەکە وڵڵاهی ئایسەکانە ئەوە هەمی خەمبارێکەوە لێرە هەمی خەمبارە ئەی بۆچی وایە بی لە کرێچەکەی ناکەنە هەمی شوقەیەوەی بن بە ئاسمانە فەقیرەکەی ئیسفادە هیچی لێ ناکە ئەو دکتۆرەی کە 4 ملیۆن 5 ملیۆن دەزەکەی هەموو ئێوارەیە ئەوە یا بە شوقە برایەکی من خۆشایەدا لە 1970ەوە کرێچیە لە 1970ەوە ئەیتە خۆ تەمەنی ڕۆیی وایە تەمەنی ڕۆی ئەیتە ئەم کوردستانە بۆ ئێمە ببیان نەبێت چییە هیچ سودێکمان لێ نەبینی ڕەنجی شانی خۆمان نەبێ کە بەدامایە قڕبەسەری پیاکەینەوەی خۆین خۆشکورین بەوشە بەس جادۆبانەکانشی منە هی تۆیە وایە پێمان خۆشە چاک ببێ پێمان خۆشە چاکیکەن لە تەلەڤیزیۆنا دانیشن مۆزووتین لەسەر هینەکان دانێنە سەمێزەکە خۆ بەخۆم ناڵێکی واقلی پێشکی تۆ تەمەنێکە ڕۆیشتووە ئەمەی ئێستاکە خەمی ئەم گەنجانەتە خەمی ئەمنەوەی داهاتووتەکە داوای چاکبوونی شەقامەکەمینەوە کەم مەرەوەڵا ئەرە قەسەم بەخوای گەورە ئاشتەکانێ زاواکم لە هینێ لەو لە تاران و عملات کراوە دوکتۆرەکان ئێرە بیان چارەسەر ناکرێ کە زراوێک دەربێن کە بەسی درشتە بەس پارە و لێسن ڕوتی دەکەنە نێوری بچی بۆ عیادە نێوری بچی بۆ شوێنەیە وایە ئەوەی فەقیرەکەی تیتیاچووە ئەوەی کە شوقی کردووە خۆی فەقیر نییە ئەو شوقا دەی ئاسانی کە خوایە بەس ئەم شمان لێ نەشێوەیە وەکو حکومەتی عێراقی بگەڕێتەوە و ئەم شتانمانە لێ پشەوە کوجاران شکرین بەو نەبوونی شەکە لە کوردستانە هەیە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەوەی بینیتان ڕاو سەرنجی هاوڵاتیان بوو لە شاری هەولێر تاک بەتاکیەوە هاوڵاتیانەی ئەم شارەیەم بۆ دواندن بەسیەوەمان کرد ئاخۆ تا چەند مرۆڤ توانیوێتی خۆی بگونجێنە لەگەڵ ئەو شتانەی کە خوای پەروەردیگار پێیداوە بەداخەوە لە ئێستادا لە سەدەی ئەم جارە دەتوانین بڵین لە سەدەی ئێستاکەدا ئەو بۆتە باو مرۆڤ قەناعەتی بە ژیان نەماوە و هیچ کاتێک قەناعەتی بەوە نییە کە لەوەی کە ئێستا هەیەی بۆیە ڕۆژانە لە کەناڵەکانی ڕاگەاندن دەبیسین و دەبینین مرۆڤێک لە پێناو نەبوونی ژیان خۆی دەکوژێ
گەنجێک لەبەر ئەوەی کە باوکی سیارێگە ئۆتۆمبیلێکی بۆ نەکڕیوە ژیانی خۆی لەناو دەبا ئەو هەواڵانە و چەندین هەواڵی ناخۆشتر لە میدیاکان ئێمە بۆ تەبا و بەردەوام بەرگوێمان دەکەوێت بێگومان ئەمەش هەروەکو هاوڵاتیان زەختی لەسەر دەکەن و هاوڵاتیان دەڵێن هۆکارەکەوەیە مرۆڤ قەدری و شتانە نازانێ کە ئێستا هەیەی و بەردەوا ماوات بە شتانێک دەخوازێ کێنیەتی کەمەش دەکرێت بڵین هەڵەیە و ناکرێ مرۆڤ بەردەوام ئاوا بیر بکاتەوە ئەڵلقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەش دەکەن دیارەوەی کە هاوڵاتیان زەختی لێ دەکەنەوەیە کە هیچ کاتێک کێشەکانمان مەشاکیلەکانمان بەخەم خواردن چارەسەر نابێت بەڵکو کێشەکان بۆ چارەسەر دەبێت کە هەوڵ بۆ چارەسەرکردنیان بدەیت نەک خۆ گۆشەگیرکردن و دانیشتن لە ژوورێکی تاریکەوە و خەم بخۆین لەو کێشەی کامانە دیارە ئینسان ئەگەر بێئیشە ئەگەر کارێکی نییە پێویستە هەوڵ بدا بۆی کار و پیشەیەکی دەستکەوێت ئەڵلقەیەم جارم پێشکەشکردن بەو هیوایی ببێتە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست تا ئەڵلقەیەکی تر و بەرنمەیەکی تر با خوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوابن.